پارتی و یەکێتی دوو بەناوبراوەکەی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان کە بەپێی دەنگی ئەلکترۆنی دزرا و خاوەنی زۆرترین کورسین هەڵپەی گەڕانەوەیانە بۆ بەغدا. لە هەڵبژاردنێکدا کە بەهۆی ناومێدی لە دەموچاوە چەند بارە و گەندەڵەکانی دەسەڵات تەنیا نیوەی دەنگدەر بەشداری پرۆسەکەی کردووە، کەچی نیوەی دەنگی ئەوانەش دزراوە کە دۆڕاوەکانی ڕیفراندۆم و شکست خواردوەکانی دەسەڵاتدارەتی کوردیان هەڵ نەبژاردوێتەوە. ئەمە چ برنەوەیەکە کە پارتی لە دوای ڕیفراندۆمەوە لە بریبەرگری پشتی لە کەرکووک کردووە و بە خیانەتکار ناوی دەبات، کەچی شکستەکانی خۆی لە مووسڵ نابینێت، هەر هەڵپەی گەڕانەوە ئاکات بۆ ئەوێ. هەرچی یەکێتیشە دڵی بەوە خۆشە بە ساختەکارێکی زۆر واشکراوە بەکەمتر لە دەنگەکانی پێشووی کورد نیوەی کورسیەکانی کەرکووکی بردووە، لە کاتێکدا دەنگی کورد بەبێ ساختەکاری لەو شارەدا لە دەنگی عەرەب و تورکمان زیاترە. سەرەڕای ئابڕوچوونیان بەهۆی ئەو ساختەکاری ئاشکرای ئەنجامیاندا ئەوەی جێگای پرسیارە ئەوەیە کە پارتی و یەکێتی شەڕی گەڕانەوە بۆ کام بەغدایە ئاکەن. ئەو بەغدایی هەر بە قسەی خۆیان چەندین ساڵە ئامادە نییە مافە دەستوورەکانی کورد جێبەجێ بکات و بە پێی مادەی 140 پرسی ناوچە دابڕێنراوەکانی یەکلایی بکاتەوە. جووت حیزبەکەی دەسەڵات کێبڕشەی گەڕانەوەیانە بۆ ئەو بەغدایی هەرچەند مانگجارێک لەمەوبەر ڕیفراندۆمیان بۆ تەلاقدانی ئەنجامدا و بانگەشەی دامەزراندنی دەوڵەتی کوردیان لە 25 ئەیلولی 2017 دەکرد. شەڕی گەڕانەوە بۆ بەغدایەک دەکەن کە تەنها چەند مانگێکە شەڕی ڕیفراندۆمیان پێدۆڕان و نیوەی خاکی باشووری کوردستانیان ڕادەستی کرد. پارتی و یەکێتی بەر لە هەموو لایەنەکانی عێراق ڕایان کردەوە بۆ بەغدا و سەریان بۆ ئەو سەرکردانی عێراق نەوی کردەوە کە چەند ساڵە نزمترین ئاست هێرش دەکەنە سەریان و بە شۆڤێنی و دەستی دەرەکی ناویان دەبن. جووت حیزبی دەسەڵاتی هەرێم هەرزوو ڕایان کردەوە بۆ لای ئەو سەرکردانی بەغدا کە چەند ساڵە بە فریودان هەستینەتەوە یانەی خەڵکی کوردیان بەرامبەر دەجوڵێنن، کەچی خۆیان لە ژێرەوە هەر لەگەڵیاندا شەریکن. دوو حیزب کە بەدایان شکستی گەورەی سیاسی و ئابووری و بە کۆمەڵێک ساختەکاریەوە شەڕی ناوتۆمارکردنیانە لای لایەنە جیاوازەکانی عێراق و هەر ڕۆژە سەر بە ماڵی سەرکردەیەکیاندا دەکەن بەبێ ئەوەی بانگهێشت کرابن، دەبێت چ خێرێکیان بۆ خەڵکی بەژمەینەتی هەرێم لێ بوەشێتەوە. ئەوان کە لە بەهێزترین بارودۆخی هەرێمدا نەیانتوانیوە و نەیانویستوە مافەکانی کورد لە بەغدا وەربگرنەوە، ئێستا بەهۆی پاڵپشتی لە ساختەکاریدا بە تەواوی تەسلیمی ئیرادەی وڵاتانی جیهان و دراوسێژ بوون. ئەگەر پێشتر نەیانتوانی بێت نوێنەرایەتێکی ڕاستەقینەی خەڵکی هەرێمی کوردستان لە بەغدا بکەن، ئەوە لە مەودووە لاواستر لە پێشتریش لە بەغدا دەبن.